من سەرەتا بەناوی خۆم و دەستخۆشی لەم خێرخوازە ئەکەم کە ئەمڕۆ هاتوین بۆ جلکڕین بۆ جەژن بۆ سەد مناڵی بێباوکان و بێدایکان و بە تایبەتی دەستخۆشیمان هەیە بۆ کاک سەباح خوای گەورە پاداشتیان بداتەوە و خێرخوازان خێری ئەوانش بکات ئینشاءالله. وەڵی خێرخوازێکی زۆر گرنگە ئێمە دەستخۆشیان لێ ئەکەین خوای گەورە پاداشتیان بداتەوە، یعنی هاوکاریێکی زۆرە خوای گەورە لەم دنیاش و لەو دنیاش پاداشتیان بداتەوە ئینشاءالله. سەرەتا بەناوی خوای گەورەی میهرەبان خێرخوازانی خۆشەویست، ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین کۆمەڵێک پرۆژەمان ڕاگەیاند. یەکێک لەو پرۆژانەوە بوو جلوبەرگ بۆ منداڵی بێباوک. ئێستەی شەمڕۆ نووسینگەی قەزای شارە زۆر هەستاین لە ڕێگەی خێرخوازی کە خوای گەورە پاداشی خێری باتەوە کە بە هەڵسا بەداوینکردنی جلوبەرگ بۆ منداڵانی بێباوکی سنوورەکەمان. لێرەوە دەمەوێت داوا بکەم لە خێرخوازان کە هاوکارمان بۆ سەرجەم پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین. بەڕاستی ئێمە پاش فەزڵی خوای گەورە چاومان لە دەستی خێرخوازانە و بە خێرخوازانیش داوایان لێ ئەەکەم کە دڵخۆش بن بە هاوکاریەکانتان، چونکە هاوکارەکانی ئەوەیە دڵی منداڵانی چەندەها منداڵی بێباوک خۆش دەکەن. تقریبەن ئەو منداڵانەی لای ئێمەیە نزیکەی 150 بۆ 200 منداڵ ئەبن، بەڵام هەر بە دوو وەجبە جلەکانمان بۆ کردوون هەر لە ڕێگەی هەمان خێرخواز و خوای گەورە پاداشی خێری. قال رسول الله صلى الله عليه وسلم: أنا وكافل اليتيم كهاتين في الجنة. بغنبر درودي خداي لسر بيت دفرميت منو أو كسيك كفالتي من دالكي بباوك دكات لبهش دا وقدو پنجي دست ليك نزيكين. صدان من دالي بباوكي هجار چاويان لدستي ايويا تا كفالتيان بكن. گردتوي كفالتي من دالكي بباوك بكيت دەتوانی پەیوەندی بکەیت بە نووسینگەکانی بەخشین لە سەرجەم شار و شارۆچکەکان یان هاوکاریەکانت بۆ ئەم فاستپەیە بنێرە 0 148 98 28 یاخود هاوکاریەکەت بە شێوەی باڵانس بنێرە بۆ هەمان ژمارە. تۆی خێرخواز بەشدار بە لە دڵخۆشکردنی منداڵێکی بێباوک. گەورە میهرەبان ئەم پرۆژەیە ئەلبەتە پرۆژەیەکی گەورەیە کە ئێمە لەسەر بە هاوکاری کۆمەڵک خێرخواز برارمانداوە خوا پشتیوان بێکەوە 1000 منداڵی نازدار بێباوک جلی جەژنی بۆ بکەین بۆ ئەوەی کەوا دڵخۆش بن و بە ئاسوودەی ئەم جەژنە بەڕێکەن لەم کاتی قێران و ناڕەحەتێدا ئەوان هەست بە خۆشی و ئاسوودەی بکەن کە ئێمە بۆ دڵخۆش دەبین. جا بۆیە بەشێک لەو پرۆژەی ئەمە ئەمڕۆ لە گەرمیانین کە برارمانداوە خوا پشتیوان بێ کە 300 منداڵ لە گەرمیاندا لە کەلار و کفری جلی جەژنیان بۆ بکرێ و ئێستا کە هاتوین ئەمڕۆ الحەمدوللا بە هاوکاری ئەو برایانەمان لە دەڤەری گەرمیان بەڕێ دەکرێن و منداڵەکان ئەمڕۆ لە بازار جلەکان دەکەن بۆی خۆیان ئامادەکەن بۆ جەژن. بۆیە لێرەوە داواکەین لە خوای پەروەردگار ئەو خێرخوازانە خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵ و منداڵیان و هەمیشە کاسیان پڕ بێ و خوای گەورە هەم بۆ دنیا هەم بۆ قیامەت دڵخۆشیان کاوەکو چۆن ئەم منداڵە نازدارە بێباوکانە دڵخۆش دەکەن.